بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بە بێ بەشداری کۆمەڵ و گۆڕان بارزانی لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆبەوە بە پێی ڕاگەندراوی کۆتایی نێوان لایەنە سیاسیەکان و کۆبوونەوەی بارزانی بڕیاریانداوە لە مانگینۆ ریفراندۆم ئەنجامدرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ڕێبوار عەلی شڕۆڤەکاری سیاسی هەروە لە هەولێرەوە دانادارە ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە بری دامەزراوە شەرعیەکان بەشێک لە لایەنە سیاسیەکان بڕیار لەسەر ئەنجامدانی ڕاپرسی دەدەن لە هەرێمی کوردستان بەبێ بەشداری کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان. بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوویەوە و لە دەرەوەی دامەزراوە شەرعیەکان بڕیاریدا با دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم و پێکهێنانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بە سەرۆکایەتی بارزانی. دوای 26 ساڵ لە حکومڕانی کوردیش حیزبە سیاسیەکان لە کوردستان خۆیان کردوتە بەدیلی پەرلەمان و دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان. ئەمەش گەڕانەوەیە بۆ دواوە و ڕێزنەگرتنە لە دەنگی خەڵک. دیاریکردنی ڕۆژی ڕاپرسی لەلایەن بەشێک لە حیزبەکان لە کاتێکدایە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکی تایبەت بە ڕیفراندۆم نییە و پێویستی بە دەرچوونی یاسایەکە لە پەرلەمانی کوردستان. دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم لە کاتێکدایە پێشتر لە کاتی سەردانی وەفدی پارتی وێشێتی بەلایەنە عێراقیەکانیان ڕاگەیاندەبوو ڕیفراندۆم بۆ زانینی ڕای خەڵکی کوردستانە دەربارەی سربەخۆیی و بەمانای یەکسەرجیابوونەوە نییە لە عێراق. ئەگەر ڕاپرسی بۆ ڕاگەاندنی سربەخۆیی بێت هەموو خەڵکی کوردستان پشتگیری دەکات. ما بڕوای چاودێرانی سیاسی مەترسی ئەوەش لە ئارادایە پرسی ڕاپرسی بۆ پەردەپۆشکردنی کێشە ناوخۆیەکان و گەندەڵی وەک کارتێکی سیاسیش بەرامبەر بەغداد بەکاربهێنرێت. کۆبوونەوەی ئەمڕۆی بەشێک لە لایەنە سیاسیەکان لەگەڵ بارزانی لە کاتێکدایە ماوەی زیاتر لە ساڵێکە پەرلەمانی کوردستان بۆی دەستبردنی بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم پەخراوە. لە کۆبوونەوەکەشدا بارزانی بە ئامادەبوانی ڕاگەیاندووە پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەڵام دەبێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕدرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو پرۆژەکێکە لان درێ بەڕێزم ئاراستی گرتن دامانی پەرلەمانی کوردستان و هەروەها لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانەکە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێربن ماوەسەرێ بە سوپاس بۆ ئامادە بووتان لەگەڵ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەڕێستان خوێنەوەتان چییە بۆ کۆبوونەوەی ئەمڕۆی بەشێک لە لایەنە سیاسیەکان لەگەڵ بارزانی؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕاستی ئەم کۆبوونەوەیە خوێندنەوەیەکی جددی بۆ بکەیت و بەوردی تەماشایکی سەیرەکەی کۆبوونەوەیەکی دڵخۆشکەر نییە. یەکەم شت کۆدەنگی لایەنە سیاسەکانی تیان هەیە کە ئەمە دوو لایەنی سەرەکی بە تایبەتی کە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و دوایەوە پەکخستنی دام و دەستگا شەرعیەکانە بە کۆبوونەوەیەکی نافەرمی کە هیچ ئەجەندایەکی یاسایی نییە. تۆ سەرۆکی حیزبەکان کۆکەیتەوە هەتا ئەوانەی کە کۆبوونەتەوە ئەوانە تعبیر ناکەن لە خودی حیزبەکانیش بۆ نمونە یەکێتی کەی ئەو دوو باڵێک و ئەوانە تعبیر لە هەموو یەکێتیەکەن. یەکگرتوو هەتا سەیری یەکگرتوو کە ئامانەی سلێمانی بە هیچ جۆرێک وەکوانەنی کە لە هەولێر و دووەک بیرەکەنەوە کەواتە تۆ کۆمەڵە کەسی هێناوە ئەتەوێ شتە ناشەرعیەکان شتە نایاساییەکان بە یاسایی بکەی و ئامانجەکەشی دیارە. ئەگەر تۆ بەوردی سەیری کۆبوونەوەکەی کە جارێ لە ڕووی سایکۆلۆجیەوە سەیرەکەی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم قەلیق بوون بۆی ئیشەکە بڕواتە سەر زوو ئەم بڕیارە بدرێکە بڕیارەکەش بەڕاستی بریتە لەوەی فەرزکردنی ئەجەندای پارتیە لەسەر کوردستان و بەداخەوەم هێزە سیاسیانەش تەسلیمی بوون. تۆ چ بڕیارێکگەی بۆ هەڵبژاردننی پەرلەمان کە تۆ پەرلەمانە پاک خستووە؟ ئەمە مەترسێکی ئەمە گاڵتە جارێکێ ئەمە سوکایەتە بەدەنگی هاوڵاتی. تۆ لە چۆ هەڵبژاردننی چیەکەی کە پەرلەمانەکە و پەچی خستووە؟ یعنی هەڵبژاردنێکی کەشەکەی پەرلەمانێکی کە دووبارەی هێنیتەوە و پەچیە خەیتەوە؟ ئەمە بەڕاستی مەترسێکەیە ئەمە مەرگە ساتەکەی ئەمە ئەو دیوەیە کە خەڵک پێی ناخۆشە. دوایەوە ڕیفراندۆم
بڕای ڕیفراندۆمی چیە بێ پەرلەمانم بڕیارە بە تۆ یەکەم شدەم هێزە سیاسیانە بەداخۆمە کەوتنە ئەم تەڵە سیاسەکانەوە هەڵی سیاسی زەقسەقەکەن ئەم سیاسیانەی کوردستان یەکەم شت زۆر باشە چوونەتە کۆبوونەوەکە کێشە نییە بەس تۆ یەکەم شت دەبێت پێداگری لەسەر ئەوکەی کە بڕیاری کارەکردنەوەی پەرلەمانەیە بەس تۆ کە بڕیاری هەڵبژاردنەیە تاوان بڕیاردانی هەڵبژاردنیانی هەڵوەشانەوەی پەرلەمان و حکوومەت و هەموو دەستگا شەرعیەکان باشە ڕیفراندۆم بۆ میلەتێکی کوردەکەی بۆ سەربەخۆی ئەمە تاگڕێی و دیکتاتۆریەتە بەشێکی گەورەی هێزە سیاسەکان خەڵکی ناڕازی کوردستان ناڕازین هەتاوانەی نوێنەرەکانیان چۆ بۆوێ ناڕازین لە ئەم بڕیارانەی کە درا بەڵامەوە تۆمەتبارکردنی لایەنەکان نییە کە بەڕێز دەڵێ تەسلیمی ئەجێندای پارتی بوون نەخێر دیارە بە ئاشکرا خۆ ئەمە شتێک نییە بیشارێتەوە پارتی ئەجەندایەکی هەتە ئێستا لەو قەیرانەیە کە چوونەتە دەرەوەی هەرێم سەرۆکی حکوومەت بەم زمانە توندە کە قسە لەگەڵ هێزە سیاسەکانی هاوڕێیەکە لە حکوومەتە سەیرەکەی ئەمە پاداشتەکەیەتی دواییەت بڕیارێکیان پێەکە چ سوودێکی بۆ لایەنە سیاسەکان تیا ئەوەنە نەبێت کە وێنەیەکیان بەیەکەوە گرتو دوای دڵیان خۆشەکەن لە ئەنجومەنی ڕێفراندۆمە ئەندامێکیانە بێ بەڕاستی ئەمە تەسلیم بوونە بۆی کە تۆ دوو هێزی سیاسی گەورە خەیتە دەرەوەی ئەجەنداکە باشە کو ئەجەندای ئەم حیزبانە لەوێ چ قسەیەکیان کرد بۆ ناڕازی بوونی گۆڕان و کۆمەڵ و خەڵکێکی زۆری ناڕازی کوردستان کە من پێم وایە ئێستا لەم بارە ئابوودیەی کوردستانە لەم بارە سیاسی کوردستانە زۆرینەی خەڵکی کوردستان ناڕازیە باشە تۆ وایە بڕیاری یەکەمەدەوە وایە موچە و بژێوی خەڵک چاوکەی کو ئەو بڕیاریان ئەوە بڕیاریەوە بەی کاتێکدانی پەرلەمان کارە بکەیتەوە کو ئەو بڕیاریان یەکسەر تۆی بڕیارێگەی ئەم هێزە سیاسیانەش ئەشەد و مابیلای بۆکەن و دڵنیام ئەمانە چوونەتەوە بەس بۆ ئەشەد و مابیلا و بەڵێکردن چوون بۆ دەست بەرزکردنەوە چوون لەوانەیە جاران وەکو هاوڕەیەک لە بەرنامەیەکی تراوەتی لەبەرەی کوردستانیە کاتی خۆی ئەگەر مافێکی ڤیتۆ و نەخێرێک هەبوایە لە ناو هێزەکانە ئێستا ئەم هێزانە هیچیان نەیانماوە هەمووی ئەوە تا ئەگەر هێزە بێ نەخێرکە یەکسرە بێتە دەرەوانێ و تاوانەوە جورئەتێکی گەورەیە ئازایەتێکی گەورەی سیاسیە لەگەڵ دەنگە ناڕازەکەی خەڵکی کوردستانەیە کە گۆڕان و کۆمەڵ ئازایەتی سیاسی یاخود خۆپەراوێزخستنەوە نەخێر بە پێچەوانەوە تۆ خۆت پەراوێزەکەی لە هەڵەیەکی سیاسی ئەمە سەرکەوتنە ئەمە دەستکەوتە ئەمە جورئەتێکە ئەنجا بەڕاستی جورئەتەکە لە چی جورئەتەکە لەوەیە کە بەڕێز مەسعود بارزانی بڕیارێک دەرەکە هەموو حیزبەکانە چن بەڵام دۆ حیزبەیەڵێ نەخێر بۆچی چونکە بژێوی خەڵک لە ژێر مەترسیایە ژیانی خەڵک لە ژێر مەترسیە دوو هێزپێت ئەڵێن نەخێر پارلەمان کارە نەکراوەتەوە ئەمە بەڕاستی شتێکی گەورەیە من خواخوام بۆ حەزمەکرم هێزانەی تر چۆن بەیاننامەکەی فراکسیۆنەکانیان دەرکرد ئاوایەک دەنگ بوونە بەڵام بەداخەوە ئێستا یەشێتی لە حاڵەتێکە هیچ کەسێ خۆزگەی پێ ناخوا من دڵنیام یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی بۆ ئەو دروست نەبوو کە بێ بەڵێ بۆ سەمکار و ناداتی و گەندەڵی بکە یەکگرتووی ئیسلامی کوردستان حەزەکەم ڕێگەم بەیەوە بڵێم کاتی خۆی ئیبراهیم ڕێشاوی و سەیدا موشیر و فواد چەلەبی و ئەم کەسایەتیانەی کە لە سلێمانیا بوون کامەران و جەزا و دلێ بۆ ئەو دروستیان نەکرد کە پشگیری ستەمکاری بکە بۆ ئەو دروستیان کرد کە نەخێر بکە دژی گەندەڵی بوەستێ بە جورئەتەوانی سیاسەتکە لە بەڵام پێ دووە ئەمە تۆمەتبارکردنی ئەمڕۆ بەڵێ بۆ ستەمکار کراوە بەدڵنیاییەوە چونکە تۆ هێزێگەی ئێستا یعنی چی هەیە چاو لەمە بنوقێنێ هێزێگەی ژیانی خەڵکی خستۆتە مەترسیەوە ئەم هەموو پێشێلکرە یاسایی کردووە ئێستا من بە دڵنیایە ئەمانە بەڵێیان بۆ ستەمکاری بۆ نادادی کردو بەڵە سوپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز کاکدانا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەرنجی بەرزتان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی نێوان لایەنە سیاسیەکان و بەشێک لە لایەنە سیاسیەکان و بارزانی چینجا لە ڕووی یاساییەوە بنەمای یاسایی هەیە یاخود ئەمە دەکرێت وەکو جێگرەوێک بۆ دامەزراوەکان تەماشای بکەین بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ جەنابەت بۆ مامۆستا ڕێبوار بۆ بیسەر و بینەری پەیام لە ڕاستیدا خوێندنەوەکی سەریع ئەوەیە کە ئەم دانیشتەی ئەمڕۆ ئەجێنداکەی یاخود ئەو پرسانەی کە تەناول کراوەوە باسەکرێت لە بەیاننامەی کۆتایی کە لەبارەیەوە قسە کراوە و 2000 کەوتونەتە کۆمەڵە بڕیار بن باوەڕ ناکەم وابێ باوەڕم وایە کە تەواوی و بڕیارانە پێشتر هەمووی سیاغە کراوە و دراوە و لەوێ خوێنراوەتەوە بەسەر ئامادەبووان و بە چەند قسەیەکی کورت کۆتایی پێهاتەوە و هیچی دیکە نییە لە گۆڕێ باوەڕم وایە دوجاریش ئێمە لەسەر لێواری کارەساتێکی گەورەی سیاسی ترین کە دۆخی کوردستان دوایە و چەندین ساڵە لە باتیەوەی
ببێتە دەوڵەتێکی خاوەن سیادە و پێگەی لە هەرێمەوە بەرز بێتەوە بۆ شێوەی دەوڵەتێک کە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیاوی پێوترێ ئوسرەی دەولی ببێتە کارکتەرێکی باش و نمونەیەکی جوان لە ناوچەکە. من باوەڕم وایە بە دڵنیایەوە ئەزمونە شەیە ئەوەش لە بن دەچێ و ئێمە گەڕێنەوە بۆ خاڵی کۆتایی. سەبارەت بە پرسی یاسایی بوون یا یاسایی نەبوون، تەبعاً بۆ زانیاریتان ئەم ڕاستیە ئێستای قیادەی سیاسی کوردی بیڵەیانێڵێ ئەوە مافێکی دیاریکراوە بۆ خەڵکی کوردستان کە هەرێمی کوردستان ئێستا پێگە یاساییەکەی هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵ مافی خۆیەتی ئەم پرسە بە ڕاپرسی دەیکا بە ئەوەی پێی دەوترێت بە بەڵگەنامەی سربەخۆی وەثیقەی ئیستیقلال دەیکات جیا بێتەوە، چونکە دەستەواژەی جیابوونەوە دروستە نەک سربەخۆیی. تۆ لە جەستەی وڵاتێکی تر جیا بیتەوە، واتە تۆ هەرێمێکی جا دەبیتەوە و بەو شێوە ئەم دەستەواژەی ئینفیساڵ داخوازەیەکی دروستە بۆ خەڵکی کوردستان و یاساییە لە ڕۆی یاساییەکەیەوە. ئەم پرسە بە دڵنیاییەوە ئێمە پێویستمان بە پشتیوانی یاسایی هەیەەوە تا لە یاسای و دامەزراوانی کە هەن دامەزراوی سەرۆکاتی هەرێم لە مادەیدا لە یاسای ژمارەی ساڵی 2005 سێ جار هەموار کراوەتەوە هیچ یەکێک لە چواردە دەسەڵاتەکەی سەرۆکی هەرێم باسی پرسیەوە ناکا کە بڕیارێکی وا چارەنووسازی مەسیری گەورە بدا تەنانەتی ئەنجومەنی وەزیران جگە لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 باسیەوە کراوە کە ئەو پرسانەی کە پەیوەندیدارن بە یەکلاکردنەوەی لەگەڵ حکوومەتی ناوەند پەرلەمان ببیدا یا بڕیاری ژمارەیەکیشمان هەیە 2005 ئەویش باسی کۆمەڵە پرسی چارەنووسازەکە پێویستە نوێنەرەکانی گەلە بڕیارە بدەن. ئەمە باوەڕمایان پارتی لێرە تووشی ئیشکالێک بوو سەرۆکایەتی پەرلەمانی بەدڵ نییە تووشی ئەوەیەک بووە و قەراری یاوە نابێ و چیەوە کەواتە ئێستا گوێم لێ کۆمەڵێک یاسایی خوێنەواریان هەیە پارتی ئەڵێن یاهینی ناوێ پەرلەمانی ناوێ و مەسەرن یاسایی ناوێ و چیوە کاکە ئەم پرسانەوان نییە. تۆ چۆن نەچیتە قەرارێکی وە مەسیری گەورە دەی هەموو خەڵک بەخۆتەوە سووتێنی بەبێەوە یاسایەکی هەبێ دۆخی کوردستان ئەبێ بزانی ئاخۆ لە کوێچێ ئەوەی کە پێی دەوترێ باشووری سوودان ئەوەی پێی دەوترێ کۆسۆڤۆ ئەوەی پێی دەوترێ کیوبیک لە کەنەدا ئەوەی سکۆتلەندە لە بریتانیا ئەمانە هەمووی بە یاسا کراوە بە یاسا ڕێکخراوە تایان دێمە پەیڕەوی کیشمان نیە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کۆمیسیۆن کە کۆمیسیۆنیش لەوێ بووە وەکو فەردێک دانیشتۆ و ڕازی بۆ توێتی بەڵێ ئامادەین پرسەکە ئەنجام بدەین بەڵام سێ مانگمانەوێ بۆ ڕاپرسێکی ینی ئەنجامدانی ڕاپرسێکی سەرکەوتوو لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی ئیجرائیەوە کامی گۆم لێ بوو لێرە و لەوەیان و پەرلەمانی ناوێت لە بەرەوەمە تەنفیزیە کاکە ئەمە ئەنجامدانەکەی تەنفیزیە خۆ بەبێ یاسا چۆن نەکرێ ینی چۆن پرسێکی ئاوا قەرارێکی وا دەی تاگلایەنە قەرارە دەی بەم شێوە ئەوانی دیکەش ئیمزایەکەن و بەڵێ تەواو و نابێ ینی بەڕاستی ئەمە باوەڕم وایە ئەم پرسە زیاتر عاتیفە و جۆڵاندنی چەند کارتێکی بەدواوە زیاتر ئەوەی کە هەندێک دەستگا ناوێن ناوە ڕاپرسی عەبەسی ڕاپرسێکی سەرکەوتوو نییەوە یاسایی نییە و پشتیوانێکی گەورەی نییە تەنانەت ئەوەی کە زۆر گرنگەوە باوەڕما لە سێ لیژنەکەشە ئاماژە پێکراوە کە سێ لیژنە دروست دەکرێت یەک لەوانە بریتی لەبێ لە لیژنەیەک بۆ قسەکردن لەگەڵ حکوومەتی ناوەند هەموو پرسانی کە باسی ڕاپرسیەکەن لە تەواوی ڕێکەوتنامە و پرۆتۆکۆل لە نێودەوڵەتیەکان باسیەوە دەکەن ئەو هەرێمی دەیەوێت جیابێتەوە ئەو پارێزگایە ئەو کەمینەیە ئەو پێکاتەیە دەوێت جیابێتەوە ئەبێ لەگەڵ حکوومەتی ناوەند بگاتە بڕیارێ واتە لە خۆ نابێ واتە ئەوەی کە پێی دەوترێ وڵاتانی دەوروبەر وسرەی نێودەوڵەتی وڵاتان لە دوورەوە ڕازین یا ڕازینین ئەوانە کێشە نیە گرنگ ئەوەیە تۆ لێرە لەگەڵ حکوومەتی ناوەند بگەیتە ڕێکەوتنێکی وا کە بتوانی بە شێوەیەکی باش ئەم پرسە یەکلا بکەیتەوە لە دایکبوونێکی سروشتی بۆ ئەم دەوڵەتە لە دایک پرسانە هەمووی غایبە زیاتر عاتیفە بەسەر یازاڵە و خی گەورەش ڕەحم کا بە ئەنجامەکەی کە چۆنە بێ بەڵێ زۆر باشە بەزەوەی کە بەڕێزەوتت لە ڕووی یاساییەوە بۆ نمونە لەی یاسایەک دەناتۆ کە حیزبە سیاسەکان کۆ ببنەوە بەم شێوێ بڕیار لە مەسەلێکی وەکو ڕیفراندۆم بدەن نا بەدڵنیاییەوە ینی تەنانەت لە یاسای سەرۆکاتی شاشتیوانیە لە یاسایەک تایبەت بە حکوومەت یاسای ژمارە 3 ساڵی 92 ئەنجومەنی وەزیران هێن دەسەڵاتی ئەویش نییە هیچ یەکێک لەم دەسەڵاتانە غەیری دەسەڵاتی پەرلەمانی کوردستان کە دەتوانێت قوبەیەکە سەکۆیەکە دەتوانێت لایەنەکان کۆ کاتەوە کاکە و لایەنانەی لەوێن
من لە دیمەنەکانە بینیم بەشی زۆری ئەوانەی کە نایان پێکاتە و شتی وایە طبعاً پێکاتە دەستەواژەیەکی یاسایی نییە تەواوی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی پێڵێن کەمینە تۆ لە وڵاتێکە کەمینەیە سەمن لە عێراق کەمینەم کاکە عەرەب زۆرینەیە لە وڵاتێکی ئەوروپیا من کەمینەم کە کوردم خۆ عیب نییە خۆ پرسەکە وایە خۆی ئەمە تۆ مامەڵەکەی لەگەڵ واقعە ئەمە تۆ بە خاترگرتن و حیزبی کارتۆنی و دوکان و شتیوە ئەوە ناکەی بۆ ئەوە کە بینیمان لەوێ نیوەی دانیشتوانەکان بریتی بوون لەو لایەنانەکە هاتوون و بە پەلەپەل هەمویان تەنان تایانە خۆی و خێزانەکەی سەرۆک و ژێگەری حیزبێکە ئەمە بەڕاستی وا پرسێکی وا گرنگ و مەسیری کوردی لەسەر وەستاوە ئایندەی سیاسی کورد کە من گوێم لە بەرپرسێکی سیاسی وایوت ئایندەیەکی زۆر خراپ لە ئەنجامدانیان پرسەوە دیارە ئەوان شتێکیان بیستەوە چاوەڕێیەکە کە من باوەڕم وایە غەیری بەڵێنێک لە جەیەکی تری ژوتومەکە غەیری بەڵێنێک کە ئەم سەرۆکە تازای ئەمریکا کە هیچ لە سیاست نازانێەوە تەکێتی سیاسی نییە بەڵێنێکی وای دا و ئەم پرسەی سەریع کردووەگی ناشتێکی وا لە گۆڕێ نەبوو زۆر ئەولەویاتی دیکە هەیە ئێمە دەتوانین وەکو مامۆستا ڕێبوار ئاماژەی پێدا لەسەریان بوەستین و لایەنەکان خۆیانی پێوە مەشغوڵکەن و بۆ چەندین سەعات کۆبوونەوەی بەرهەمدار بکەن نەک خەڵک باوەڕی وا بێ پێش دانانی بەرواری کۆبوونەوەکان باوەڕی گاڵتە بە ئەنجامەکانی بکاوە باوەڕی وا بێ ئەنجامەکانی هیچ نین. بەڵێ زۆر سپاس مامۆستاڕێبوارە بۆ چونەی بەرەزت لە چی و سەرچاوەگرتووە کە پێ دوێ ئەم جۆر لە کۆبوونەوانە کۆبوونەوەی دڵخۆشکەرین یاخود بڵێن بوونە تەبەدیلی دامەزراوەکان وەڵاهی خۆ دیارە یەکەم شتەوەیە کە تۆ بڕیاری سەربەخۆی کوردستان ڕاگەێنی بەڵام کورد دابەشەکەی هێزەکانەکەیتە دەرەوە دوێ کورد دابەژەکەی دابشکردنە چونکە دوو هێزی گەورە و شەقامێکی زۆری ناڕازیەکانی خەڵکی کوردستان ناڕازین لەم واسای کە هەیە لەم بارێکە هەیە لەبارە ئابوووریەکەەوە بیکرێت لە ڕووی ئابوووریەوە سەیری ئەم ڕەهەندانێکە لەبارە ئابوووریەکەەوە ئێستا خراپترین باری ئابوووریە ئەمانە ئاگان لە برسینی ئاگان لە میلەتەکەی خۆیانێ بۆیە بڕیاری وایەن تۆ بڕیارێک بە ئابووری خەڵک و بژێوی خەڵک چاکە و دڵخۆشی کە ئەنج وەرە سەر شتەکانی کەی پێ بڵێ ئەمە یەکەم دووەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە باشە نابێت ناوماڵی خۆ ڕێخێتەوە نابێ ئەم هێزە ناڕازیانە بیهێنیتەوانێ ناو ساحەکە نابێ ئەمانە هەمویان ڕازیکەی تۆ دوو هێزی گەورەی وەکو دانەداراوتی شتێکی جوانی وت تۆ چەند کەسێک گەینی لە پەرلەمانە کورسیشیان نیە بەڵام دوو هێزی گەورەی وەکو گۆڕان و کۆمەڵ لە کۆبوونەوەکانین ئەمە یەکسەر یەکێک لە پایەکانی وەکوە کورسێک بێ قاچی نەبێ یەکسەرەکەیەوە ئەڕمێ ئەمە لە ڕووی سیاسیەوە دڵخۆشکەر نییە لە ڕووی کۆمەڵاتی و خەڵک دابەشەکەی تو ئێساوانەی بەشێکی کە بەرژەوەندیان لە مۆسعەیە هەیە پارتی و لەگەڵ شوێن کەوتوەکانی دڵیان خۆشە بەڵام بەشێکی خەڵک ناڕازیەکەوەتە تۆ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خەڵکی دابش کرد باشەوە دوو مانگی نۆ ڕیفراندۆمەکەی کاکە من بە دڵنیایەوە پێتانەڵم بە ڕێزەکان خەڵکی کوردستان زۆرینەی لەگەڵەوەیان نییە کە بەم شێوازە ڕیفراندۆمکەی بۆ سەربەخۆی کوردستان لە هەموو کوردستان خەڵک زۆرینەی ناڕازیە و بە تایبەتی لە دوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەنگی نەخێریان بۆ چێتەوە کەواتە تۆ میلەتەکەشت دابش کرد بنەمایەکی یاساییشن نیە پەرلەمانە پەک خستووە دڵمان خۆش بۆم هێزانە زۆر باشە کۆمەڵ و گۆڕانی تیان نیە بەڵام یەکسەر بڕیارێکمانەیە ناوماڵی کوڕێخینەوە هەموو هێزەکان بەڵام یەکێک لە بەشداربوانی کۆبوونەوە باسی وکردو کە بارزانی وتوێتی پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە و دەستی سەرۆکایەتی بگۆڕدرێت بەڕێزم ئەم قسەیە کاتێک دروست بوو کە بڕیاری هەڵبژاردنیان نەیە کە تۆ بڕیاری هەڵبژاردننی کوردستانەدا یعنیش یعنی پەرلەمان تەواو ئیفلیت کرایە یعنی قسەی بۆ نەمایەوە ئەگەر پەرلەمان دروست بێتەوە بۆ نمونە پەرلەمان کارە کرایەوە لەسەر ئەم قسەی بەڕێز بەرزانی یەکەم بڕیاریە بێ ئەم دوو بڕیارێمان هەڵبەشێنێتەوە ئایا ڕازیە بن بۆ چونکە بێ پەرلەمان ئەمە وردەکاری هەیە ڕیفراندۆم وردەکاریە پێویستە وردەکاریەکانی جێبەجێ بکرێ ئەنجا تۆ بڕیار بێ لە ڕیفراندۆم تۆ پێویستە دڵی میلەتەکەت خۆشکەی بژێوی چاکەیتەوە ئەنجا پێویستی بەوە هەیە ئایا خەڵک ئاگای لەم هەموو گەندەڵیە نیە دوێنێ شەڕی ڕێکەوتنەکەی لەگەڵ رووسیامانە کرد چۆڕە قسەکانی سەرۆکی حکوومەت هاتەوە کە بەو شێوازە لەگەڵ هێزە سیاسەکانە قسەی کرد یعنی چۆڕە ئەمانە چارەسەر کرد هاتیوە ئەم بڕیارە گەورەدا لەبەرەوە کە تۆ بڕیاری هەڵبژاردنتدا لە کوردستانە بکرێ کەواتە حکوومەتە هەڵوەشانەوە پەرلەمانە هەڵوەشانەوە ئیتر ئەگەر کرێ شتێکی دیکۆریە و مەگەر پەرلەمانێکیش دروست بێ بەدڵیەوان چەپڵە ڕێزانیان بۆ بکە مەگەر بۆڵمانێکیان پێ دوای لە داهاتوودا بەڵێ بەدڵنیە پەرلەمانێکی وایانێ پەرلەمانێکیان نایە کە ئارابێ پەرلەمانێکیان نایە لیان پرسێتەوە ئێستا فەرموو حکوومەت بۆ خۆی تەخشان و پەخشانی پارە و بڕیارەکە و نەوتە فرۆشێ و لەگەڵ ئەم وڵات ڕێیەکەی و لەگەڵ ئەو وڵاتە ڕوا و ئەمە چێ چاودێریەکە
پەرلەمانەکەی پەکە خستووە هەر دیارە نەخشەکە پەرلەمانە پەک خستۆ بۆی تۆ ئەجێنداکەی خۆ جێبەجێ بکەیت ئەجێندایە بێ بە تەنها بڕیالی لەسەر بی لە پەنای چیشە لە پەنای پیرۆزەکانی کووردا کە سربەخۆییە کاکە ئێستا خەڵک لەوە تێگەیشتۆ ناتوانانی لە پەنای شتێکی گەورە ئامانجێکی گەورەی سربەخۆی کوردستانە بڕیاری هەڵەبەی کورد دەوڵەتێکی ئەوێ کە ئازادی تیاوێت دیموکراسی تیاوێت کورد دەوڵەتێکی ناوێت لەسەر بنەماکانی گەندەڵی بێ کورد دەوڵەتێکی ناوێت دیکتاتۆرێکی کە دروستکاتەوە باشە شەڕی باو و باپیرانی ئێمە 100 ساڵ مێژووی کرد دژی دیکتاتۆری و تاگڕەیی بووە ئێستا تۆ دەوڵەتێکم بۆ دروستەکەی تاگڕەوی و دیکتاتۆری و بنەماڵی و کۆمەڵە هێزی فەقیری شاو ئەشەد و مابیللا و بۆ بکە هەرێکە ئەجێندا تایبەتەکانی خۆیان بڕوا بڕێەوە ئەمە بەڕاستی دابشکردنێکی کوردستانە ئەمە بە جددی ڕیفراندۆم نییە ئەمە بە جددی هەڵبژاردن نییە جارێ هەڵبژاردننی چیەکەی خەڵک چ دڵێکی خۆش بێ بە هەڵبژاردن ناخر هەڵبژاردن چییە گۆڕێ فەرمەوە بینیمان پەرلەمان کاراکرایە و خەڵکی تیا بوو کە پەرلەمان بڕیاری پێ نەدەیتر هەڵبژاردن بۆکەی ئیتر باشە بۆ توانا وزە و ژیانی خەڵکە خەیتە مەترسێ و دوایی کە شتێکەکەی ئەنجامی نیە ئەویش هەڵبژاردن سپاس دەکەم کاکدانەگە بگەڕم و لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی ئەوەی کە بەڕێزت دەڵی مەسلەی ڕیفراندۆم پێویستی بە پەرلەمانە بەڵام ئەمڕۆ باز لەوە کراوە کە پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بە گۆڕینی دەستەی سەرۆکایەتی ئێستا سەرنجت چییە لەسەر ئەمە پەرلەمان چۆن دەکرێت کارا بکرێتەوە بۆ ئەم پرسە؟ والله من طبعا خۆم زیاتر لەسەر مەذهبی واقعی من کەیفم زۆر بەو شتی میسالی و ئەو کان نایم باوەڕم وایە کەمترین لایەن ئێسەش باسی ئەم پرسەکەن تازە تەواو ئەوە ئەو سەرکردە سیاسی کە پەرلەمانی پەخستووە ئەمڕۆ قەرارەی داوە علاقەی بەو دانیشتنوشتەوە نییە باوەڕمان نییە بڕیارێکە و دراوە و پەرلەمان تا خولی یاخود جارێکی تر کارا نابێتەوە ئەگەر چی سیناڕۆی دووەم هەیە کارا بێتەوە بۆ چەند پرسێکی خێرا وەکو ڕاستە ئێمە پێیڕۆی ناوخۆی پەرلەمان ئەوە مانگی ڕەمەزان ئێستاوە لە یەکی حوتایەکی نۆ ئێمەکەوینە پشووی تەشریعیەوە تا هیچ دانیشتێکی ئاسایی پەرلەمان ناکرێت و مانگی نۆش مەسەرەن ئەوەی تر نزیکە بینەوە لەو بەروارانەی کە کاتی پەرلەمان کۆتایی پێدێەوە پێویستە هەڵبژاردن بکرێن باوەڕم وایە کەسەر بەکارهێنانی چەکی یاخود ئەو دەسەڵاتی خۆت کە هەڵبژاردن بکرێت لە ماوەی یاسایی خۆی کە لە یاسای سەرۆکایەتی لە مادەی دەیەم لە بڕگەی چوارەمە هاتۆ باسی ئەوە دەکا کە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە کە 6 ڕۆژ پێش هەڵبژاردننی ماوەی وادەی یاسایی هەڵبژاردن بەروارەکە ڕابگەیەنێ بە مەرسوومێک واتان پرسە بەس ڕاگەاندن و دەرچواندنی مەرسوومی لەسەرە ئەگەر چی ئێستا دۆخی خەڵک بووە دۆخی دەنگدەر چونکە دەنگدەر پایی سەرەکی پرۆسەکەیە تۆ هیچی ئامادە نییە باوەڕم وایە خەڵک ئێستا و هاوکێشەی لە ڕوون بۆتەوە کە چەند هێزێکی سیاسی یاخود پەرلەمانێک بەو هەموو کورسی و دەسەڵات و پێگەی خۆیەوە ئاوا پەک بخرێەوە ئاوا ئیجراعاتێکی وای بەرامبەر بکرێ ئەگەری ئەوەی کە لە ئایندا ئەگەر هەمان ئەنجاممان نابەدەستەوە بەڕاستی هەمان دەستەواژە دروستە بێتەوە کەواتە هەڵبژاردن لە وڵاتانە زیاتر مانایکی بۆ نامێنێتەوە غەیری ئەو وڵاتانی کە لە دەوروبەری هەڵبژاردنەکەن هەمیشە ئەوەی کە سەرۆکە ساعت 9 نیوە چەند ئەوەیە وەکو جۆرێک لە بەیعەت پێدان و نوێکردنەوەی بەیعەت زیاترێتە بەرچاو نەگەوەی فراوانکردنی ژیانی سیاسی و بەشداریکردنی هاوڵاتی لە دەسەڵات و لە هەڵبژاردن و بڕیاری سیاسی ئەوەی کە گرنگە بەڕاستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوانیش ئەندامن ئەوانیش بەشەرن و ئەوانیش دەنگیان هێناوە کە بوونەتە سەرۆکی پەرلەمان لە دەستی سەرۆکایەتی پێک دێ لە سەرۆک و جێگر و سکرتێر ئەو دەستەیە پێویستە لە ناو خودی پەرلەمانەوە بە هەڵبژاردن هەڵبژێراوە بە هەڵبژاردننی لا بچێ واتە نەمردوون نەوازنامەیان پێشکەش کردووە نا کەس داوای کردووە لا بچن غەیری ئیرادەی لایەنێکی سیاسی کە ئەوێ وەزەکەوا بڕوا و ئێستا دۆخەکە بەبێ پەرلەمان ڕوا زۆر باشیژە ڕوا بۆوان بەڕاستی ئەوە تا گرێبەستیژەوەکە من لە بگوێم لێ بوو لە دیمانە ئەنگلیزیەکەیشە سەرۆکی حکوومەت کە ئەو دانیشتنی چەند دەقیقەیە کە سەرۆکی رووسیا بینە ناڵێ لێک تێگەیشتن باسی کۆنتراکتەکە کۆنتراک دەستەواژەیە کە بۆ عقد بەکاریە کەچی لە دیمانەکەی ترا باسی لێک تێگەیشتنەکە یاسای 22 ساڵی 2007 بە یاسای نەوت و گازیارێم هیچ باسی لێک تێگەیشتنیان نییە بەس باسی گرێبەستەکە لە دەسەڵاتی وەزیرە ئەویش بە موافقەی جومەنی وەزیران و ئەنجومەنی نەوت و غاز ئەنجومەنی هەرێمی ئەوانم پرسانێک لاکەنەوە و چۆن گرێبەستەکە و بەو شێوەیە باوەڕم وایە ئەگەری هەیە زۆر بەهێزە کە پەرلەمان
دوجارە بێەوە بڵێم کە پەرلەمانێکی بەهێز دروست نابێتەوە ینی ئێمە لە تەمەنی خۆمان خی گەورە زانێت چەنەژین بەڵام تەمەنی خۆمان ئەوە نبینەوە جارێکی تر پەرلەمانێکی بەهێز دروست بێتەوە کە بتوانێ ئەوەی پێی دەوتێت لە چەمکە دەستوریەکانە پێوترێ سڵتە یوقف سڵتە دەسەڵاتێک تر ڕاوەستێنێ شتی وا دروست نابێتەوە هەمیشە ئەو دەسەڵاتی پێوترێت تەنفیزی وەکو براگەورە سەیری دەسەڵاتەکانی ترەکە وەکو فەرمانگەیەکی بچووکی سەیری ئەو دەرگانەی ترەکە و چۆنی بێوەکەی ڕازی بوون ئەیکەن و باوەڕم وایە ئێستا ئەگەر یەکێتی دۆخی خۆی خراپ بێ ئەم بڕوارە شەڵەوشێنەوە زۆر ئاساییە. بەڵێ زۆر باشکەواتە بۆ چوونی تۆ ینی تا ئێستاش ئەو بۆ چوونی بەشێکی زۆر لێزە سیاسەکانەوەی کە وەکو فەرمانبەر مامەڵە لەگەڵ پەرلەمانی کوردستانە بکەن نەک وەکو دەسەڵاتێکی باڵە. بەڵێ بەدڵنیایە خۆی دیارە زۆر ئاسانە دەستکاریکردنی موچە لە زیادکردنی قەیرانێک بۆ قەیرانەکانی تر لە پەنابردن بۆ پرسی چارە نووساز بەبێ پەرلەمان تان جۆملێ لە هەندێک خەڵک تان یاساییشن جۆملێ بۆ باسەندەکردیان و پەرلەمانی ناوێ یاسایی ناوێت کاکە لە 21 نوێی 2015 یعنی چەند ڕۆژێک هەفتەیەک یان 2 هەفتە پێش پەکخستنی پەرلەمان کە 12 دەی 2015 ئەو پەرلەمان ئاوای لێکراوە باشە فراکسیۆنێک لە فراکسیۆنە گەورەکانی پەرلەمان پرۆژە یاسایەکی پێشکەش کردو بە ناوی پرۆژە یاسای ڕێفراندۆم و ئەوە هەموو معالیمەکانی دیاریکراوە تۆ پرسێکی وا کە پەنای بەوە بەیەبێ وردەکارەکانی لەوێ بۆ نمونە ئەم ڕێفراندۆمە لەکوێی کوردستانێکی ئایا هەر ئەم چوار پارێزگایە یان تەواوی ئەو ناوچانەی لە دەستوری هەمیشەیی عێراقا پێ دەوترێت ناوچەی جێناکۆک بەنسبەت منی کوردی ئەوە پێوترێت ناوچەی ناکۆکی یان داگیرکراوە ئێستا بەشی زۆریان بە ئەمری واقع بوونەتەوە بە بەشێک لە جستەی خۆشەویستی کوردستان لەوێ ژێکەی یان نایکەیت دوجار ئەگەر هەر لە هەڵە بجێ و هەولێر و دهۆکە چی سلێمانیان پرسەکەی کەواتە نەیکەی باشترە نقطەیەکی تر بریتێ لە بەڵێ و نەخێر بۆ چیەکەی پرسی ڕێفراندۆم تۆ دوایی ئەم پارە دەکا لە بازاری نێودەوڵەتیە ئایا تۆ دەتوانی ئەمە کوچەکێک بەکاربێنی یاخود بتانی ڕاگەیاندنی دەوڵەتی پێ بکەی یا دەوڵەتەکە خۆی حازرە لە کاتی ئێستا سیادەی دەوڵەتەکانی دەوروبەر ژێر مەترسیان و وەگەری هەیە کە دەسوەردانی زۆرتیا بکرێ و مەترسی لەسەر ئەوەیە کە بتوانن بژین ئێستا تۆ چۆن لێرە ڕقەمێک زیاد دەکەی فقط بۆ ڕقەمەکانی دیکە یا دەبێ بێ زۆر باش لەسەر ئەم پرسە بوەستی و پێ وا بێمە شتێکە نەیبەسیتەوە بە تەمەنی خۆتەوە نەیبەستی باجیندای حیز بێتەوە چونکە هەموو لایەنەکان پرۆژیان هەیە هەموو لایەنەکان استراتیژیان هەیە بۆ دەوڵەتی کوردی بەڵام دوجار باشیەکانی ئەم استراتیژیانە هەموو ئەبێ کۆکەیتەوە بۆی پرسێکی وا بەسەرکەوتووی ئەنجام بدەی و دواتجار ئێمە نەبین بە بار بەسەر ئەوەی پێدەوترێ خێزانی نێودەوڵەتیەوە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکی کورتمان هەیە دواتە گەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن
بەیزا مامی هاوڵاتیان. ساتە خۆشەکانی ژیان بەرەمەکانی فەرمەن دنیایەک پڕبەها گەزجەنیچ لێدێرەژە نوڵی ترج و ژیرینا هەمیشە خۆشی هێنا بۆ ئێوە هەرەمتان فەرمان ئەی ئەوڕێی خانەوادان فەرمان شیرینتر لە خەندەی لێوە کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. مژدە بە بۆنەی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵگەی پزیشکی پسپۆڕی شارەزاتی خێرخوازی مژدە دەدات بە هاوڵاتیان لە مانجی ڕەمەزاندا ئایادۆ بلیتی بینینی دکتۆرانی سەرجەم پسپۆڕەکان بە خۆڕایی و بێبەرامبەر دەبێت. داشکاندی 150 لە شیکارەکانی تاقیگا سۆنەر بە ئامێری پێشکەوت و تەنها بە 7,000 دینار. پسپۆڕەکانی کۆمەڵگەی پزیشکی پسپۆڕی شارەزاتی خێرخوازی نەخۆشیەکانی هەنا و دڵ و گورچیلە زەخت و شەکرا نەخۆشیەکانی قورگولوت و گوێ نەخۆشیەکانی ئافرەتان و منداڵبوون و نەزۆکی و چاودێری ئافرەتانی دووگیان گورچیلە و میزەڕۆ و نەزۆکی پیاوان گورچیلە بە نازۆر جوانکاری و نەشتەرگەری ئێسک و شکان جونگە و بربڕی پێش نەشتەرگەری گشتی کۆئەندامی هەرس نەشتەرگەری فتق و مایەسیری و نەخۆشیەکانی منداڵبوون و تازە لەدایک بووان پسپۆری ڕاوێژکار لە جونگە و ڕۆماتیزم دەم و ددان پسپۆری ڕاوێژکاری پێست و جوانکاری ناونیشان هەولێر شەقامی 40 مەتری نێوان هەردوو ترافیکی کۆک و هۆڵی زەرد نزیک فارما بەرامبەر نەخۆشخانەی تارانی تایبەت بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ماوسەرە بەگبرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەم کۆبوونەوەی پێدووە چ پەیامێکی تدا و بەتایبەتی بۆ مەسلەی گۆڕانی سیستەمی حکومڕانی یاسای سەرۆکایەت هێرێم و تا بۆ مەسلەی ئیتفاقی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی. بەڵێ وەڵا لە ڕاستیە ئەم کۆبوونەوەیە سێ هیچی جوانی یا بە لایەنەکان یەکەمیان یاسای سەرۆکایەتی هیچ ئیترەوە کە کێشەکە هەمووی لەسەرەوە بوو گرێچۆرەکە لەسەر یاسای سەرۆکایەتی بوو کە ئەم وڵاتە بەرەو سیستەمێکی دیموکراسی و کرانەوە بڕوە ئەوە هیچ چونکەوە بڕیار درا و هەڵبشاردنەوە جا دوو دەورە و خولوەمانە شەرباوی نەما ئەمە یەکەم هیچ دووهەم ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی هیچ تەواوە بە پێچەوانەوە ئەمە یەکەم کۆبوونەوەی وەکو بڵێ کاک نەوشیروانمان لە کۆڵبەوە بەداخەوە یعنی وایە کۆچکردنی ئەم سەرکردەیە تۆزێ ئەمانەی بجوڵانەیە بەڵام بەداخەوە سەیرەکەی وەکو بڵێ بە دڵخۆشیەوە کاک نەوشیروان ڕۆی بەس نازانێ بیر و باوەڕەکانی خەڵک ناڕوە ئەمە ئەم ڕێکەوتنەش هیچ سێمیان ئیسلامیەکان دڵمان خۆش بوو ئیسلامیەکان بن بە یەک حیزب و یەک لیست و پرۆژەی ئیسلامی ئەویش هیچ ئیسلامیە لە ژوور و ئیسلامیە لە دەرەوەکەواتە بەڕاستی ئەمە تێکدانێکە لە ڕووی سیاسیەوە هەڵەیە لە ڕووی ئابوووریەوە هەڵەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەڵەیە و پێکاتەکانی ناو کوردستان بێ متمانە زیاترەکە بەرامبەر بێت ئەنجا دوایەوە تۆ باشە خەڵک ئەو پرسیارەی هەیە تۆ حکومەتێک و هەرێمێکە بەدەسەوەیە ئێسام هەموو گەندەڵی و فەشەلە لەسەر فەشەل لێناوتە ئێستا بە تۆ توانی سەر بەخۆی کوردستان ڕاگەیەنیت و دەوڵەت بۆ کورد دروستکەی کەواتە کورد دەڵێ بەڵێ کورد دەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە تاریکی شەویش سەر لە ئێوارە دیارە ئەمانە تاریکێکیان دروست کردووە لەم دوو سێ پارێزگایە بەدڵنیایە دەوڵەتێکیش دروستکەن ژیانی کوردەخەنە مەترسیەوە نەک مەبەستە نەتەوەیەکانی ئەمە مامۆستا سەبارەت بەوەی کە
دەکرێت مەسلەی گەندەڵی و ئەوەی کە بەڕێز بە تاریکی نادەوی دوای بخۆین بۆ مەسلەی دوای دەوڵەتەکە نەخێر شتیوانە بە هیچ جۆرێک تۆ هەتامانە چارەسەر نەکە یعنی هەتا دز لە دزیەکەی نەخەی هەتا گەندەڵکار نەوەستێنی چۆن نەتوانی دەوڵەت لەسەر دز و گەندەڵکار و بێماناشتی ئەوەی کە عەرەبەکان پێڵێن ما یوبنى على الباطل فهو باطل تۆ لەسەر بنەمایشی باطل و گەندەڵی دروستیگەی ئەوی شەرەسێنێ نمونە لە دنیا زۆرە شتیوا لە کوێی دنیاە تۆ بینایەکی تۆکمەت نەبێ ناوماڵی خۆت بەهێز نەکەی هێزەکان تازاکەیتە دەرەوە دڵە بەوە خۆشە ڕەسم بەواگریکە دوو هێزیکە لە دەرەوەیە کاکەمە دوو هێزی گەورە ئەمە خەڵکێکی گەورەی ناڕازی و ئێستا بەرپرسیارەتێک ڕوو لە گۆڕان و کۆمەڵەکە کە سەرپەرشتی ڕاستەقینەی نوێنەرایەتی ڕاستەقینەی دەنگی ناڕازی خەڵکی کوردستان بکەن دەنگێکی زۆر بکەن سەرپەرشتی بکەن ناڕزایی بکەن نوێنەرایەتی بکەن بەوەی کە بەڕاستی لە بەرەی گەلاون ئێستا بەرەکان بە ئاشکرا جیابەوە ئەوە تا ئێستا دیارە بەرەیەک بوو بە پاشکۆ و بەڵێکردن لەگەڵ سەرۆکی هەرێما باشکنە دروستە کە بەرەیەک لەگەڵ بەرەی پاشکۆی پارتی و بەرەیەکیش لەگەڵ بە ئاشکراوە ئێستا دروست بووە ئێستاوە خۆ دروست بووە فەرمو بڕیاریان ناوە شەد و مابیلای بۆ کردووە دوو بڕیاری حەساس و مەترسیداریان ناوە ئیتر تاوە تۆ بە تەمای چیت تۆ بە تەمایکی دوایی ئەڵێ سەیریکە ئەنجا بەڕاستی ئەمەوە کۆی خەڵک سادە بێ ئەم وڵاتە کەسیتیانە بێ ئەو دی و نووسراوەکانیان بخوێنێتەوە تۆ کە بڕیارێدا ڕیفراندۆم بکەیت و هەڵبژاردن بکەیت ئیتر چی کاراکەیت و ژیانی خەڵک چۆن چارەسەرەکەی ئەمە گاڵتەکردنە بە ژیان و گوزەرانی خەڵک ئەمە هەڵەی سیاسی گەورە گەورەیە و ئەمانە بۆ دەرەکەوێ ناتوانن چارەسەریە میلەتە بەدەست ئەمانە نییە ئەمانە بەم کۆبنەوە بڕیاریانە بەڕاستی خۆیان بچووکەکەنەوە بێمتمانەی زۆرتر دروستەکەن بەرامبەر بە میلەتەکەیان ئێستا وایە خەڵک دڵی خۆش وایە کە بڕیارێکی گەورەداوە ڕیفراندۆمەکەی فەرم و خەڵک دڵی خۆش نییە چونکە گوزەرانی خۆش نەکراوە خەڵک دڵی خۆش نیە چونکە سەیرەکەی هێزە سیاسەکان بەیەکەوە تەبانین ئەیان بەڕێزانە پێیان وایە تەنها دووسێ هێز کۆ بنەوانێ و خەڵک پێی ناخۆشە مناڵێکی کورد تاک بخرێ هێزێکی گەورەی وەکو گۆڕان ئەی هێزێکی وەکو کۆمەڵ ئەو دەنگە ناڕازەی کە شەو ڕۆژ قساکە نایبیستن ئەمانە لە ڕۆشنبیر لە نووسە لە ڕۆژنامە نووس لە خەڵکی سەر شەقام ئەمانە نابیستن حساب بۆ میلەتەکەی خۆیان ناکەن بە دڵنیاییەوەی لەسەر بەتاڵ و گەندەڵی و تاگڕەوی بێ ئەنجامەکەی بەتاڵە و هیچ بەرهەمێ بۆ میلەت نایەوە خەڵکیش دڵی پێی خۆش نییە هیوادارمان بە ڕێزانە بە خۆیان بچنەوە جۆرێک لە جۆرەکان بتوان ناوماڵی کورد ڕێکخەنەوە زۆر باشە ئێستا هەر ئەگەرەکانی خۆشیان وەرەگرین بڕیاریان نایەوە هەردوو باڵەکە بە یەکەوەیشکەن ڕیفراندۆم و سەربەخۆی و هەڵبژاردن بەڵام لەو ناوماڵی خۆش ڕێکەرەوە دەی فەرمووەرە بە چی میکانیزمێک دەتوانی کۆمەڵ و گۆڕان ڕازیکەی بەچی واکەی خەڵکە ناڕازەکەی کوردستان متمانەی پێتان هەبێت بەچی واکەی کە خەڵک باوەڕی بەوە هەبێ بژێوی و ژیانی خراپتر نابێ ئەوە لەم ڕەمەزانەیە بەرەو جەژنی پیرۆزەڕن خەڵک مژدەی خۆشی ببینیە بەڵام ئەمانە چەند بڕیارە سەقەتەکان هێن و دوایی خەڵک وەکو بڵێ هەڵە خەڵەتیانن کە دوایی چاریەکەین تۆ ئەمە بکەین بەڵام گۆڕان و کۆمەڵی سەقەت نییە کە بەشداری ئەم نەکردووە بە دڵنیایەوە گۆڕان و کۆمەڵ بڕیارێکی باشیان دابێت لە ژیانی سیاسیانە ئەمانە کە نەخێریان بۆ شتی نایاسایی کردو تەوانم کۆبوونەوەی بنەمایەکی یاسایی نییە ئەوە لەگەڵ ڕێزما و تێبینێشم بۆ مامۆسەدانە ئەمانە حساب بۆ یاسا ناکەن بەڕێزم ئەمانە یاسا وەستێنن ئەمانە چ دەربەستیانە شتێ یاسایی و یاسایی نییە ئەمە لەوە دەرچووە لە کوردستانە ئەوەی کە سوکایەتی پێکراوە یاسایە ئەوەی کە سوکایەتی پێکراوە دەنگی هاوڵاتی ئەوەی کە سوکایەتی پێکراوە هەڵبژاردنە ئەوەی کە سوکایەتی پێکراوە دام و دەستگا فەرمیەکانی کوردستانە کە ئەمانە بۆیان نابڕێ بەڕێوە ئەوە تا خۆیان ئەڵێنەوەی لە حکومەتی شایە قاچێکی لە دەرەوە قاچێکی لە ناو باشە حکومەتداری ئاواکرێ ئەمە ناڕەزاییەکان زۆرە لە ناو حکومەتی شاوی ناتوانانی بێدەنگبی لە کەم و کوڕیەکانی ئەم حکومەتە شکست خواردووە فاشیلە کە هەر ڕۆژەی قەیرانێکە بۆ دروستەکە هەر ڕۆژەی شتێکەکە کە خۆشیان نازان چیەکەن کەواتە بەڕێزم خۆ ئەمە هاوڵاتێکی ئاسایی شەیزانێ ئەبێ یەکەم شت ناوماڵی خۆت ڕێکەیتەوە هێزەکان تەباکەی بگەڕێتەوە بۆ بنەما دیموکراسیەکان واز لە نەزع و حەزە تاگڕەویەکان بێنی نینۆکەکانی دیکتاتۆریەت کوردکەیتەوانی و بەرەو دیموکراسیەت بێ بەوەی کە گوێ لە ڕای زۆری نەبگری بەوەی کە ملکەچبی بۆ یاسا بەوەی کە یاسای وڵاتەکەت فەرمانەوەی سەرۆکایەتی بکەی بە سیستەمی وڵاتەکەت بکەی بە سیستەمێکی پەرلەمانی بۆی تاگڕەوی دروست نەبێ ئەمەی نینۆکەکان کە ئەبێ بیکەیت و ئەو چنگە دیکتاتۆریەتەی کە پەلاماری میلەتەکەی خۆشیە باشە ئەمڕۆ هەرم هێزەیە دوو ڕۆژیکە پەلاماری میلەتەکەیە بەوەی وەڵامە دەوڵەتیانەیە ڕیفراندۆمیانەیە خەڵک نەخێرەکە خەڵک ئێستا جورئەتی بۆ دروست بووە نەخێرەکە بۆ هەر شتێک ئەگەر بە ناوی پیرۆزەکانی میلەتی کورد بێ کورد سێ شتێ لەسەری کۆکە بەداخەوە بەس ئەمانە پێشێلیەکان
سربەخۆی هەموو کوردێک لەگەڵایەتی بۆی نەبێ بە مزایەدا سربەخۆی هەموو کوردێک لەگەڵایەتی دیموکراسی دەوا بێ بنەمای فەرمانڕەوایی بێ سێم خۆشگوزەرانی خەڵک ئەمانە لە هەر سێک ئەم بنەمایانەیانداوە ڕۆژ بە ڕۆژ ئەم سێ پێگەی کە کورد کۆکاتەوە تێکی ئەشکێنن بۆ نەسعا تاگڕەویەکانی خۆیان و بەداخەوە کۆمەڵی هێز و کەسایەتیشە چن بەڵێیان بۆەکەن من لێرە بەڕاستی لە جیاتیوان خەجاڵەتیە کێشم کە شتێگەکەن کە خۆشیان باوەڕیان پێ سپاس دەکەم مامۆستا دواترکردم بۆ لای بەرزت کاک دانەگە بگرین و لای بەڕێزت بەرز پێشتر باس لەوەکە کە هەندێک لەم بەشداربووانی ئەم کۆبوونەوەی تەنات هەنی باس لەوەکت کە ژن و مێردیشی بەناوی هەرێکان لە سەرۆکی حیزبێکەوە بەشداریان تێدا کردوانی پێ دوایە ساگەر گۆڕان و کۆمەڵ تێدا بەشدار بووان هەمان ئەو ڕخنت لەو کۆبوونەوەی دەبوو کە ناکرێت لە دەرەوەی لە دامەزراوی پەرلەمان بڕیاری لەو شێوە بدرێت؟ خۆی ئەوە پرسێکی سیاسیە من دایمە باوەڕم بەوە بوو کە قسەیە بکەم کەی خۆم بێ ئەوە تەبێژ و مووقیفە سیاسی لایەنەکانی زانێ من بخۆم بە هەڵوێستێکی جوان ێزانم ئەوەی کە تۆ ڕازی نەبی و تەنانەت کارەساتە تۆ ئیشکالی یاسایی لەسەر پێگەی کەسێک بێ چی دانیشی و بە قسەکانی ڕازیبی و ئۆکەی بۆ بکەی ئەوە شتی وە هەر لە ئەتەکێتی سیاسی هەر نابێ یعنی یەکێکە لەو شتانەی کە زۆر پرسێکی زۆر مەترسیدارە وەگەر کۆمەڵ و یەکگرتوو هەر لایەنێکی دیکە ئەم هەڵە سیاسیە بکەن ئەوە نەگونجاوە و پێچەوانەی دەقە یاساییەکانە منیش باوەڕم وایە کە بەڵێ سوکایەتی زۆر گەورە بەرامبەر بە زۆر پرس کراوە لەوانە یاسا بۆ خۆی بۆتە قوربانی نابێ وەکووە بەس من لێرە ویستم پشتیوانی یاساییەکانی پرسەکە شرۆڤە بکەم کە باوەڕم وا بوو کە تۆ کە هەنگاوێکەنی بە تایبەت ئەوەی کە دەوڵەتمەدارە ئەوەی کە لە پێگەی هەستیارایە ئەبێ کۆمەڵێ پشتیوانی یاسایی هەبێت چۆن مامۆستایەک فتوایەکی شەرعی سیاغاکە چۆن قەرارێکی محکەمە حکمێک لە حکومەکان مسببە واتە هۆدارە و پاساوێکی لە پشتەوەیەوە پشتیوانی یاسایی هەیە لە چەند مادەیەک ئەمجا تۆ بڕیار دەرەکەی واتە بۆ نمونە کە تۆڵێ ئەم تەلاقە کەوتۆ خۆ لە خۆ تۆ ناڵێ کەوتووە بڵێ ظروفەکەی وایە و پشتیوان بە مادەیەکی یاسایی بەو شێوەوە لایەنێکی داریکراوم باوەڕم وایە لێرە خۆ نەچوە بچێ ئێمە خۆ مەترسی ئەب هەمومان ڕوومانتەیەکە دوجارەوەی لەگەڵە و لەگەڵ نییە لێرە بێ دایمە خۆت لە پرسەکان بەرپرسیارانە تەماشا بکەی یەکێک لە قسەکانی ئەو برادرانە ئەوش ئەوەیە هەمیشە کە ئەڵێن تۆ ڕازگۆیی بە خەرجەدەیوە لەسەر ناتەواویەکانی ژەوەستی بەڵام زۆر جار خۆ دەتزیتەوە لە بەرپرسیارەتی بۆی لێرە خۆ دزینەوە دروست نەبێ پێویستە لایەنەکانی دیکەویش کە بەشدار نەبوون ئەم پرسە نیشتیمانیە هەمومان کۆکاتەوە ئێستا پرسێکی وڵاتێکی وەکو قەتەر ئەوەی لەگەڵ ئەمیرایەتی ئەوەی لە دەرەوەی ئەمیرایەتی و دامەزراوی حکوومەتە خۆمووی بازەکەیەدا ئێستا ئەمە هەمومان بازەکەیە دێن زۆر پێویستە ئەو لایەنانەش کە لەوێ نەبوون زۆر قوڵتر تەماشای ئەم پرسە بکەن و بەڕاستی بتوانن لە هەندێک مەحەتەی ترا وەستاندن و قوڵتر ئەم پرسە توێژینەوەی لەسەر بکەن بە تایبەتە و کەسێک کە سەرپەرشتیاری پرۆسەکەکە تەنانەت منێکێک لەو پرسانی زۆر لە ناوی هەستیار بوو گوێم لە یەکێک بوو لەو بەشدارانەی کۆبوونەوەکان لە کۆبوونەوەکاتە دەرەوە بۆ یەکێک لە دەستگا میدیایەکان وتی باس کراوە کە وەکو بڵێ تەمویلی ئەم پرۆژەیە پارەدارکردنی ئەم پرۆژەیە بەڕاستی کەسێک لە ئەستۆی گرتووە ئەوی ژوتێتی لە مێنی زیاتر لە شتێکی زۆر کاتی و خێراچی ینی پەلەی پێوە دیارە نەک زانستی بوون و ئەوەی کامە پرسێکی یاسایە لە دامەزراوێکی باشە دەرەچێ کە سبەی نێتوانی ئەمان سنگ و قورسایی هەبێ بە تایبەت لە ئاستی نێودەوڵەتیە ینی پێ دوای سنگ و قورسایی نابێ ئەوەی کەوتراوە پارە لە کۆمپانیەکان کۆ دەکرێتەوە بۆ مەسەلەی ریفراندۆم من باشیۆم لە پرسیارەکەی جەنابن نەبوو گەرد و پات ئەوەی کە بەرەز وتت کە بەشداربوویەکی کۆبوونەوە کە باسی لەوە کردووە کە ئەو کەسێک کە سەرپەرشتی کۆبوونەوەکەی کردو باسی لەوە کردووە کە خۆی پارە کۆ دەکاتەوە لە کۆمپانیەکان بۆ ریفراندۆم ینی پێ دوای سەرکەوتو نابێت ئەم پرسە بەم شێوەیە نام باوەڕم وایە دیارە ئەمە پرسێکی سیاسی زۆر پەلەی پێوە دیارەوەی کە باسمان کرد کەمتر وایە کە ئامادەسازێکی قوڵی بۆ کرابێ بۆی تۆ بتوانانی ڕاپرسێکی سەرکەوتوو ئەنجام بدەیت ڕاپرسێک کە لە ئاسی نەودەوڵەتیەوە سبەینێ ئایندەی چارەنووسی کورد بگۆڕێت چونکە زۆر جار
ئەو ڕاستێش بزانین کە زۆرێک لەو وڵاتانی کە خاوەنی بزوتنەوەی ڕزگاری خوازین کەم وایە پەنا بۆ ئەم پرسی ڕاپرسی سوتە وڵاتێکی وەکو فەلەستین بچێ ڕاپرسی بکە بۆچی چونکە لەوەتەی فەلەستین داگیر کراوە لەلایەن قەواری زایۆنیەوە حرەکاتی گەورە بەرامبەری ئەم داگیرکاری وەستاون و ڕای جەماوەریان تۆ خەڵکی کوردستان تێگڕا لەگەڵ ڕاپرسین و ئەوەی لەگەڵی نەبێ باوەڕم وایە کارەساتێکی گەورە دروستەکەەوە خۆی بەرپرسیارە بێ لە بەرامبەری ئەم بەڵام دوجارە بێت تۆ بەڵەیەکی ڕاستەقینە بکەیت بەڵەیە کە ئەنجامی هەبێ بەڵەیەک بتوانی کە جێ بگرێ بەڵێ زۆر بە کورتی لە سەبارەت بەنی خولەک سەبارەت بە لە ڕووی یاساییەوە بارزانانی دەتوانێت مەرسوم بۆ مەسلەی هەڵبژاردن دەربکە اینجا لە ڕووی یاسایی شۆ دەتوانێت خۆی کاندید بکاتەوە گەر هەڵبژاردنی سەرۆکاتی بەڕێوە بچێت زۆر سوپاس دەکەم ئەگەر بە کورتی بێت کاتمان نەماوە. من وتە یەکێک لە گەو کەسانی لە کۆبوونەوەکە باسی هەڵبژاردننی نەکردو کە لە هەڵبژاردننی سەرۆکاتی ژەکرێ بەڵام لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 باس کراوە کە هەڵبژاردننی سەرۆکایەتی پێویستە لە هەمان ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە پێکەوە واتا بکرێکە ئەمە بۆ خۆی لە زۆربەی وڵاتانە نەریتی بەیەکەوە ئەنجامدانی هەڵبژاردن وەکو دەمەچکردنی دوو پۆل وایە نابێ پێویستە بەروارێکی دیاریکراو هەبێت لە ساڵێکا بۆ هەڵبژاردنێک هەر ساڵێ بۆ پرسێک بێ بۆ سەرۆکایەتی بۆ پەرلەمانی بۆ شارەوانی بۆ پارێزگا بۆ هەر شتێک لەو بابەتانە ئەمە مەرسومێکی بۆ دەرەکاتوانێ ئەو پرسەی تر ئەمە پرسێکی یاساییە ئێمە لە بەرامبەری چەند دقێکی یاسایی گەورەین ئەوە ڕێگرێکی گەورەیە ئەوەگە کۆمیسیۆنە و جوراتەی بێ ئەو توانێت وەڵامی و پرسیارە باتەوە باوەڕم وایە دقە یاساییەکان زۆر وازحن کە جارێکی تر دەبێ سەرۆکایەتی هەڵبژاردننی دیکەی واتە کاندیدی دیکە بچێتە ئەو پۆستەوە باوەڕم وایە پرسی سەرۆکایەتیش بەسراوە بە خودی بارزانیەوە گەر ئەو لەوێ نەبێ باوەڕ ناکەم ئەم سەرۆکایەتیش بمێنێ. بەڵێ سوپاسەکەی مامۆستاگەر شتێکی زۆر کوتماوێ کاتمان نەماوە. وەڵام نەڵێم حەزەکەم بۆ پەیامە بڵێم یەکگرتو یەکێتی پارتی سێیشی پێکردن ئەمە سێکە تەواو بوو یەکەمیانەوە بوو کە وەفدێ بوو چوون بۆ بەغدا دوای متمانەسەرنەوە لە وشار زێباری دووەمەوە بوو کە دژی پەرلەمان قسان کە سێم یەقراری ڕیفراندۆمیشی پێکردن دێتن وابزانام لەمە دوایی شار نامێنێ و بەڕاستی بێ بە خۆیان هەبس. بەڵێ زۆر سوپاس بۆ ڕێبوار عالی شرۆڤەکاری سازی کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مامووی هەروەها بەڕێز دانادارە ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ بینەرانی بە سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر فاتان